بەڕێزان سڵاتان لەبێت گفتوگۆیم جارەمان تایبەتە بە شرۆڤە و هەڵوێستەکردنێک لەسەر پێکهاتەی کۆمەڵاتیمان وەکو کۆمەلگای کوردی. ئەپرسین ئایا ئێمە بە پێناسە مۆدرنەکانی زانستی کۆمەڵناسی بۆ کۆمەلگایەکی تەندروستین و خەریکی ئەکەوینە سەر سکەی گەشەکردن و ئاشتی و ئاسایشی کۆمەڵاتی یاخود پاسیڤین و هێشتا بەرخۆر و بێبەرهەم و سەرەتاین. کۆمەلگای کوردی ئێمە سیاست ئاراستەکەین یا فەزای سیاسی و ئەکتیڤیتی سیاسیەکانی ئەم وڵاتە گەمە بە ڕۆحی کۆمەڵاتی ئێماکەن. گەشەی کۆمەڵاتی ئێمە هەنگاوە لە قەیرانێکەوە بۆ قەیرانێکی تر یا کۆی قەیرانە هەمەڕەنگەکان کە بەسەر کورد هاتووە بووە بە عیبرەت و دەرس و مامۆستامان. هاوکات کۆمەلگای کوردی و دەرهاویشتەکانی لەوە ئەچێ گەیشت بێتە ئەو قەنەعەتەی کە ئەم واقعەی تایە ئەژین نامەعقولە یاخود شاگەشکەین و لەزەت لەو بارودۆخە بینین کە تایە ئەژین. هاوکات ئایا لە بنەڕەتەوە هێشتا کۆمەلگای ئێمە شوناسێکی ڕوونی هەیە یاخود تێکەڵ و پێکەڵیەکە لە خێڵەکێتی و مەدەنیەت و خۆناسین و نامۆیی و ئارامی و هاوکات دەمارگیریش. بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ خۆشحاڵم دەمەدیداری و بەڕێز و خۆشەویست هیوادارم بتوانین شرۆڤەی ئەم پرسیارانە بکەین و وەڵامێکی تا ڕادەیەک لۆجیکی دەست بخەین. بەڕێزان ئێوەش زۆر بە خێراتنتانەکەم. بەڕێزان ئەو میوانانی کە بانگێشتمان کردوون دکتۆر جوان ئەحسان کۆمەڵناس، وشیار بەهرام ڕووناکبیر، دکتۆر هەواڵە بووبەکر مامۆستای زانکۆ. بەڕێزان بەخێر بن هاوکات ئەو میوان نازانەی تریش کە هاتوون بۆ گوێگرتن و بەشداریکردن لە دیالۆگەکەمان هەموو لایەکتان بەخێر بێن و خۆشحاڵین. خات و جوان سەرتاژ لە جەنابتانەوە دەست پێکەم. زۆر جار فەزای سیاسی بە تەواوی کۆنتترۆڵی بیرکردنەوە و تەحەلیلەکان و میدیای ئێمەی بەگشتی کردو بە شێوەیەکی سەرتاپاگیر. ئەم جارە بە پێچوانەوە ئەگەرچی بابەتەکەمان ڕەبتێکی تند و تۆڵ و ئۆرگانی بە فەزای سیاسی شۆهەیە، بەڵام با لە دیدی مامۆستایەکی کۆمەڵناسیەوە شرۆڤەی هەلومەرجی ژیانی ئێستای کۆمەلگای کوردی و شوناسی کۆمەلگای کوردی بکەین چۆن لە کۆمەلگای کوردی تێبگەین لە ئێستا. پرسیارەکە پرسیارێکی زۆر وردە، بەڵام لەگەڵەوەش جوابێکی زۆر عامی ئەوێ دیاخۆ با بڵین لەوانەیە چەند ڕسێرچێکی بێ چەند توێژینەوەیەکی بێ لە ئێستای کۆمەلگای ئێستای هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان شابێ دیسانەوانێ و دابەشیکەینەوەوانێ بەسەر شاری سێمانی و دەوروبەری شاری سێمانی هەولێر و دەوروبەری دهۆک و دەوروبەری ئەنی هەرێکە لەمانە چۆن کە خۆمان ئەڵین دەڤەرێ هەرێکە لەم دەڤەرانە خۆی لە ناوخۆی دیسانەوە کۆمەڵی توێژینەوەی تریوێ. کۆمەلگای ئەمڕۆی کوردی ئەگەر لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوانێ بیڵین ئێستا کۆمەلگایەکی ئینتیقالیە، کۆمەلگایەکە کە ئەڵین ئینتیقالی وەکو پێناسەیەک بۆ کۆمەلگای ئینتیقالی واتە ئەو کۆمەلگایانی کە لە پاشماوەی خێڵەکیێوانێ بەرەو دەوڵەتێک ئەڕۆن کە دەوڵەتی مؤسساتی ئاکتیڤ بێ. ئەمە زۆر جار باسەکرێ لە ناو کۆمەلگای ئێمە زۆر جار ئەوترێ ببین بە دەوڵەتی مؤسسات هەموو دەوڵەتانی عالم مؤسساتن. خێڵ لە ناو خێڵیشە هێشتا بەڵام وەکو تعریفی مؤسسەی بۆ نییە، تەنانەت لە ناو خەڵیشە دابەشکردنی کار هەیە. ئێمە لێرە ئێستا ئەمانەیە کۆمەلگای کوردی بەرەو ئەوە ئەڕوات کە بێ بە دەوڵەتێک یاخۆ با بڵێن ببێت بە کۆمەلگایە کە تایە مؤسسات ئاکتیڤ بێ. لەبەرەوەی زۆرجار لە کۆمەڵناسیە کە باسی سۆشیال ستراکچەرەکەین کە باسی بینای کۆمەڵایەتیەکەین، بینای کۆمەڵایەتی پێک هاتووە لە کۆمەڵێک دام و دەستگای کۆمەڵێک ئەنساق کە ئێمە بە عەرەبی پێڵین ئەنساق. ئەم نەسەقانە هەر یەکە لەم نەسەقانە دیسانەوانی خۆی لە ناو خۆیان بێ بە چەند نەسەقێکی فەرعیەوانە ئینجا لە ناو خۆیانە وەزیفەیان هەیە و ڕۆڵیان هەیە مرۆڤیشتیا دەورە بینێ. لەبەرەوە لێرە کە ئێمە باسی مەسەن بۆ نمونە باسی نظامی سیاسیەکەی، نظامی سیاسی سابتە بەڵام ئەوەی ئەگۆڕێ محتەوای نظامی سیاسیە واتە ناوەڕۆکەکەیەتی. خاتو جان پرسیارەکە گەر زیاتر تەرکیزی بخێنە سەر وەڵامی پرسیارەکەی منەوە بوو کە کۆمەلگای کوردی هێشتا کۆمەلگایەکی ئینتیقالیە. زۆر جار سیاسیەکانی ئەم وڵاتەم دەستەواژەیە ئەڵێن، بەڵام سیفەت و خەسڵەت و تایبەتمەندێتیەکانی کۆمەلگایەکی ئینتیقالی چییە بۆ نمونە؟ تاوەکو نەیناسین ئەتوانین دەستکاری پێکاتەکەی بکەین بۆ نمونە؟ بەبێ دابەشە بە دوو بەشەوانی لە هەموو جیهان نەک بەس تەنها لە هەرێمی کوردستانە لایەنی مادی و لایەنی معنەوی. لەلایەنە مادیەکانە ئەوەیە کە تەوافقێک یا خۆگونجانێک ڕووبات لە نێوان بەکارهێنانی مەتریاڵە مادیەکان و لەگەڵ سلوک یاخۆ با بڵێن ڕەفتاری ڕۆژانی خەڵکەکان. لە مەسلەی دابوونەریتە لە دابوونەریتە گواستنەوەی دەسەڵاتە، گواستنەوەی لە دەسەڵاتە لە تاکەکانەوە یان لە عەشیرەتەوانێ بۆ دەوڵەت. ئەو دەوڵەتەش تەبعاً خۆی لە یاسا ئەبینێتەوە.
بەکارهێنانی با بڵین هەموو توڵێک یاخوت هەموو ئەداتێکە ڕۆژانەکە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری هێنی لە ڕۆشن بەڕێگایە وکو خۆمان وکو پیادە لە لێخوڕینی سیارەیە لە مامەڵەکردن لەگەڵ مڕاجعەکانە لە ناو دامەزراوەکانە دیسانەوە لە دەسەڵاتی سیاسی خۆی چۆن مامەڵە ئەکات چۆن کارەکان لە ناکامڵیەوە هەنگاوە نین بەرەو نوع لە تەکامل بزەبت دووک و باقی کۆمەلگاکانی زۆر سپاس دەکەم بەرز دکتۆر هەواڵ ئەگەر جەنابەت کۆمنتێکی تایبەتیت هەبێ لەسەر شیکاریەکانی ئەو یان لە دیدی جەنابتەوە چۆن لە کۆمەلگای کوردی تێبگەین یا ئەساسەن تۆش پێ دوایە کۆمەلگایەکی ئینتیقالین نەخێر ئێمە لە قۆناغی یەکەمە کە قۆناغی ڕاپەڕی ناگەر باسی مێژووی تازە بکەین کۆمەلگایەکی ئینتیقالی بووین لە قۆناغی دیکتاتۆریەوە ویسمان پەڕینەوە بۆ قۆناغێکی دیموکراسی لە سیستەمێکی داخراوە ویسمان سیستەمێکی کراوە دروستکەین لەوەی کە کۆمەلگا خاوەنی دام و دەستگا دەوڵەتەکان بێ هاتینە سەرەوەی کە تاکە کەس دەناوم دام و دەستگایانەیە ڕۆڵیان هەبێ بەڵام ئێمە دوای 20 ساڵ باسی ئەمە ئەکەین سا کۆمەلگای ئێمە کۆمەڵایەکی تەحویلیە ئەوێ لەوەی ئیستا هەیە بگۆڕێ بەرەو شتێکی باشتر ناوێت لەوەی تەنیا لە مەرحەلەی پەڕینەوەیە بێت چونکە مەرحەلەی پەڕینەوە لە دیکتاتۆریەتەوە بۆ دیموکراسی ئەگەر بە خێرایی تێنەپەڕیت ئەگەڕیتەوە بۆ دوا وردە دیکتاتۆرەکان دروستە بێ لە جاتی دیکتاتۆرێک هەبێ لە بەغابێ لە هەموو گەڕێکێکا دیکتاتۆرێ دروستە بێ هەر بەرپرسێ لە گەڕێکێکە حاجزی کۆنکرێتیت بۆ دانێ جادت بۆ دانێ تاسەت بۆ دانێ پاسەوانێ بۆ دانێ هاتو چۆت لێ قەدەغاکە ژیانە لێ تاڵەکە بەڵام ئێمە ئەم قۆناغەمان بە سەختی بڕیوە هێشتا نەگەشتوین بەو بەر و ئەگەری ئەوەی هەیە ئەگەر خێرانەکەین لە ناو ئاوەکە بخینکەینەوە نەگەین بەو بەر بەڵام لێرەیە ئامرازی جیاوازمان هێناوە تەکایەوە کە چی خێراترەمان گەێنێ بە کەنارەکانی ئارامی بۆ ئەوەی لەو قۆناغە بە تەواوی بگەینە قۆناغە ڕاستەقینەکە کە مافی هاوڵاتی بوونە چەسپاندنی دەستورە هەبوونی یاساکانە هەبوونی دەرفەتێکی هاوبەشە بۆ هەموو ئەندامەکانی و کۆمەلگایە نەهێشتنی ئەو جیاوازیانەیە کە لە نێوە ئەندامەکانی و کۆمەلگایە هەیە بۆیە ئێمە کۆی ئەوەی ئێمە کۆکاتەوە زمینە سازکردنە بۆ شتێکە وەک ئێوە لە بەرنمەکەیان ناوتان ناو ئاشتی کۆمەڵایەتی چۆن ئەمە فراهەمە بێ ئەبێ ئاسایشی کۆمەڵایەتی هەبێ پێشەوەی ئاسایشی کۆمەڵایەتی هەبێ بێ ئاسایشی تاکە کەسی هەبێ بۆی ئاسایشی تاکە کەسی هەبێ بێ ژیانێکی ئارام هەبێ ژیانێکی پارێزراو هەبێ بێ سیستەم هەبێ بێ ئەوە هەبێ خاڵێکی تر ئێمە دەوڵەتێکی موئەسساتی نین ئێمە تا ئیستا لەسەر بنەمای تاکە کەس هێزە سیاسیەکانی ئێمە کەسی یەکەم بڕیاردەرە مەکتەبی سیاسەکەی خۆشی بڕیاردەر نییە هەموو ئەوی شقاقاتانی لە مێژووی سیاسی کووردا ڕویان ناوە بەهۆی ئەوەیە کەسی یەکەم گوێ لەوانی تر ناگرێ چ جای ئەوان کە گوێ لەوانی خوار خۆیان ناگرن چ جای ئەوەی مامۆستای گوێ لە خوێنکارەکانی ناگرێ وەستای گوێ لە کرێکارەکانی ناگرێت پێش ئەوی بچینە ناو ئەم وردەکاریانەوە پێ دوایە ئەم هەموو دەردەی کە بەڕێستان ڕیستان کرد ئەمە ئەم ئەگەر قەرار بێ ناوی بنین نەخۆشی و دەرد پێ دوایە ئەم دەردە لە هەناوی کۆمەلگاکەەوە هاتۆتە دەرێ و ئەم فۆرمە لە سیاسەتی لە وڵاتی ئەمە دروست کردووە یان سیاسەتە ڕنگڕێژی کۆمەلگای کردووە بەم مۆدێلە لە بیرکردنەوە و بەم سلوک و ئەخلاقی کە هەیە ڕۆژانە ئەوەی جێ خۆشببختی ئێمەیە ئەوەیە کە لە بنیاتە کۆمەڵایەتەکەیە لە خوارەوە ئەم بەریەکەوتنە نییە ئەوە سیاسیەکانن خەڵک وەکو داشی دامە بەکارێن بۆ بەریەکەوتن و لە حەڤەی دوو بە دوا بینیمان کەەوە خەڵک بوو یەکیانە گردەوە پۆلیس و خەڵک بوون لە یەکیان نەئەوە دەسەڵاتی سیاسی بوو زۆرجار ئەویست ئەم دوانە بە گژێکا بکە ئەوەی ئێمە لەگەڵ هەموو دنیا جیاکاتەوە زمینە کۆمەڵایەتێکە لەبارە بۆ پێکەوە ژیان زمینەکە لەسەرەوە لەبار نییە بەرز دکتۆرە باڵ ئەتوانین بڵێن کۆمەلگای ئێمە بە پێچوانەی دید و بۆ چوونی خات و جوانەوە هەنگاوێک لەسەر و ئینتیقالیەتەوە ئێمە لە ئینتیقالیەتمان تەواو کردووە ئیستاوە تا لە حکوومەت هێرێمان هەیە ئەوەمان هەیە ئیسلامەمانێ باشتر بین بەڵام بوونی حکوومەت مەسەڵەن لە دنیا زۆر وڵات نییە حکوومەتیشی هەیە بەڵام لە ڕووی نزوجی اجتیماعیەوە هێشتا زۆری ماوە پرسیارەکەی من کەمتر مەسەڵەن پرسیارێکی سیاسی بوو زیاتر پرسیارێکی معریفی کۆمەڵایەتی بوو مەرجە بوونی حکوومەت یەکسان بێ بە نزوجی اجتیماعی دەورە بینێ تەنیا فاکتەر نییە بەڵام دەورێکی ئەساسی بینێ لەم کۆمەلگانی ئێمە کە بڕیاریەری یەکەم دەسەڵاتی سیاسی حکوومەت زۆر سپاس دەکەم بەڕز مامۆستا و شار لەسەر بۆچوونی بەڕێزان و هاوکات دید و تێگەیشتنی خۆت بۆ کۆمەلگای کوردی لە ئێستادا ئێمە لە بەردەم دوو بۆ چوونین لەسەر ئەم مێزە دیارە ڕەنگە ئێستا بینەران لە ماڵەوە چەندین بۆ چوونیان لەلا دروست بوو بێ لە مێشکانە لە نێوەندی قسەکانی بەڕێزانە بەڵام ئێستا تۆ دوو بۆ چوون بەرامبەرتە بۆ چوون ێگەڵی کۆمەلگای کوردی لە قۆناغی گواستنەوەدایە بۆ چوونێکی تریش بۆ چوونی دکتۆرێکی زانکۆیە کە ئەڵێ کۆمەلگای کوردی هەنگاوێک لەسەر و ئینتیقالیەتەوە و ئێستا بەرەو داوای مثبت بوونەکە نوع لە تەکاملی ئیجتیماعی هەیە ناڵێ بە تەواوی نوعێک ئەوە
بەسراوە بەوەی چۆن ببینی تۆ چۆنێ ئەگەر سەرنجە ئەدەی بەسەر چاو پێ دەڵم برامان دنیا بە سیاست لە ڕوانگەیەکی سیاسی تەنانەت ئەڵێ ئەگەر پەلە نەکەین یعنی قۆناغێکی سیاسی نەپەڕێنین ئەخێنکەین بیر لەوە ناکە ئەمە لەسەر چێ ئەڵێ کۆمەلگا ئەگەر زیندوو بێ ئەگەر غایب نەبێ تاک ئەگەر وجودی هەبێ کۆمەلگا ئەگەر کێبەرکێیەکان تێدا زیندوو بن دەتوانێ قۆناغ تێپەڕێنێ ئەوەی کە جوانەخان ئەڵێ ئەوە نییە کە ئێمە لە سیاست چیمان پەڕاندووە یانە سیاست ڕووکەشی کۆمەلگایە کۆمەلگا قۆناغی پێشەوە چوونی دیارەکە وەزئی سیاسی لە کوێدایە بەڵام برامان لە وەزئی سیاسیەکی بۆ کۆمەلگا بۆیە دیدی وایە ئێستا کۆمەلگای کوردی تاکێکت هەیە دیدەکەی مەگەر عیبێکی هەیە من لەسەرەوە ناڵم دەڵم ڕوانگەکان چۆنن ئەیبەکە خۆتان قەزاوەت دەکەن تا کۆمەلگا هەڵ نەسەنگێنی ناتوانانی سیاسەتی بۆ بکەی تۆ سیاست بۆ کێەکەی من خۆم لەوێ نەبم تو چۆن بۆ من سیاسەتەکەی ئەمە جۆرە بیرێکی ئەڤەنگاردیە کە دێت خۆی پێ وایە ئەم مەرحەلە ئەوەیە تێکەلچوونەکان و بەریەکدادانی کۆمەلایەتی دیارەکە وەزئی سیاسی چییە بۆچی کردنەوە ئێمە هەموو ژیانمان سیاست بووە تا ئێستا یا لە سەنگەر بووینە بە شیوەی درێژەی سیاست بەچەک یا لە سەنگەر کە هاتووینە دەرێ گرفتی کۆمەلایەتیمان بەرەو ڕووی گرفتی کۆمەلایەتیمان نەبووینە ویستومانە دەسەڵاتێک دانین لەگەڵ بەغا مەشاکلمان هەڵکەین سەرۆکەکانمان و زانکۆکانمان توانیگەن هەلە بکەن بەڵام خەڵکمان ئەزمون و هەلەی نەکرد تا بزانێ کۆمەلگا بەرەو چۆ بڕوە فرسەت نەبووە ئەو دەرفەتە بە تاک نەدراوە بۆ وێنە پێ دەڵێم ببینە تۆ کە تاکت بەرهەمهێن و بەکاربەر بێ بەرهەمهێن نەبێ بەکاربەر بێ بەشدار نابێ بە فۆرمول پێت بڵێم تەماشا کە بەرهەمهێن نییە بەکاربەرە کە بەشدار نییە نامۆ ئەبێ ئەمانە هەموو دموکراسیە کە پێوی بەکاردێنن لێرە سلبیە ئیجابی نییە ئەمانە بۆ وا ڕوادا لەبەر ئەوەی کۆمەلگا قۆناغەکان بە سەلامەت تێ ناپەڕێنێ پەلا ئەکرێ باشە بەر لەوەی شەڕی دەسەڵات باشە ئەم بەخشیت بەر لەوەی باش خەریکە تەحلیلەکانی بەڕێزیشتان زیاتر سیاسیە بێتەوە وەک لەوەی کە بە شێوەیەکی معریفیانە لە دیدێکی کۆمەڵایەتی و بەپێی میتۆدێکی زانستی کۆمەڵایەتی ئەمە کۆمەلگاکەمان بۆشی بکەنەوە دەرفەتە ئێم دواتر جیاوازی بۆ چوونەکانە لەگەڵ بەرز دکتۆر هەواڵ ڕوون بکەیتەوە باشە دکتۆر هەواڵ کۆمەلگا وا ئەبینێت جوانەخان کۆمەلگای کوردی وا ئەبینێت جەنا بۆ چۆنی ئەبینیت من کۆمەلگای کورد انتقالی ئەبینم و انتقال مەرحەلەیەک نییە کە بتوانی دیارەکەی ئێستا لە کوێدایە بەڵام دەتوانی بڵێ لە سیستەمێکی دەرەبەگایەتی تا سیستەمێکی سەرمایه‌دارانەی پێشکەوتووی کۆمەلگای سیڤیل کۆمەلگای لیبرال ئەو قۆناغە ئێمە بەرەوڕێین بەڵام تا کۆمەلگا نەتوانێ خۆی زیندوو کات جیاوازیەکان و بەریەکدادان نەبێتە هۆی کێشە تۆ ناتوانانی ئەم قۆناغە تێپەڕێنی ئێمە لەم قۆناغە ئەمێنین و ئەم شەڕە بەردەوامە شەڕەکەیش کۆمەڵایەتی بەڵام جەناب قسەیەکت کرد باشە قسەیەکت کرد من لێتی وەرەگرمەوە فەرمووت ئەگەر من لێرە نەبم سیاست بۆ کێکی واتە بەڕای تۆ کۆمەلگای کوردی هێشتا غایبە بەڵام جیاوازی بۆ چوونەکەتان ئەوەیە کاک هەواڵە بوو بەکرد پێی وایە کۆمەلگای کوردی ئەو غایبە نییە کۆمەلگای کوردی ئێستا هاتۆتە زمان کۆمەلگای کوردی ئێستا خەریکە بیەوێ تعبیر لە خۆی بکە ئێستا کۆمەلگای کوردی ئەگەر ناتوانێت 180 کیلۆمەتر 180 مەتری ڕابکە بە تعبیری یاری ساحە و مەدان بەڵام خۆ دەستی گەیشتووە بە ڕەوڕاوەکەەوە ئەتوانێت فەرماشێکی بەڵام ئەگەر سیاست بی هەوێ ئەوەی کە برامەناڵێت دەڵێ لە کۆمەلگا هیچ گرفتێک نییە کۆمەلگای کە گرفت و پێکدادانی نەبێ گۆڕستانە ئەگەر لە تاک و لە خوارەوە گرفت نەبێت تۆ لەسەر چه شەڕێکەکەی شەر بۆ کێەکەی گرفتی هێزە سیاسیەکان لەسەر ئەوەیە لە کۆمەلگا گرفت هەیە و ئەگەر گرفت نەبێ مردووە باشە ئێستا بۆ نمونە هێشتا هەر وەڵامی پرسیارەکەم دەستگیر نەبووە ئەوان تێگەشتنی خۆیان بۆ کۆمەلگا تا ڕادەیەک خستە ڕوو ئێستا دەرفەتی جەناب ئەم وەڵامی
کۆنکرەتی پرسیارەکەی من بیتەوە شوناسی کۆمەلگای ئێمە چییە مەسەن کۆمەلگایەکی سەنعەتین یان ئەساسەن بە قەولی دەستەواژەکەی سەرەتا و کۆمەلگایەکی غایبین کۆمەلگایەکی چینیانی نه ببینە کۆمەلگایەکین مەسرەفی بەکاربەر ئێمە لە سێگۆشتەیەکی نەوت بەکاربەری و سیستەمێکی تایبەت بۆ ئەم کۆمەلگایە ئێستا گیرمان کردووە دەبێ ئەمە تێپەڕێنین ئێمە کۆمەلگایەکی بەکاربەرین لە سیستەمی عشیرەتی کۆنی دواکەوتو بیگرە لە کۆمەلگایەمە دەسەکەوێت تا بێنەهایە پێشکەوتوی سیویل ئەمە دەبێت لەم پێکدادانە بەرژەوەندیەکان بەرگەکەون ئارام ئارام کۆمەلگا بەرەو پێشەوە بڕات زۆر بەڵام بەرز دکتۆرەڤاڵ پێ دوانیە ئەگەر بەپێی تەحلیلەکانی ئەو بێ ڕەنگە ئیتر پرۆسەی سیاسی وەکو علومی علمێکی ئینسانی تاو پاسیوی بکەین و لە ناو فەزای زانکۆ و ئەکادیمیاکانە ڕەنگە سیاست ئەو ضرورەتەی نەبێ پێ دوانیە لە نەتیجەیە ئەوە سیاستەکە معناە بە کۆی ئەم کایانێک کە ئەو باسی کرد وە سیاستێکی باش و عقلانیە کە ئەتوانێت کۆمەلگا ئەکتیف بکە هەر سیاسەتیشە ئەتوانێت ئەو نووزەیی کە تۆ ئەڵی کۆمەلگا هەیەی و خەریکە تعبیر لە خۆیەکە بشی کوژە ئەوە حاڵەتێکی ئەبێ قسەی لەسەرکەین جەناوی مامۆستا فەرمێڵێ من نەموتووە لە ناو کۆمەلگایە ئەمەڵم دەرفەتی بەیەکەوە ژیان لە ناو کۆمەلگایە لەبارترە لەگەڵ سیاسیەکانە خەڵک بە ئاسانترە توان بەیەکەوە بژین وەوە سیاسیەکان گرفتیان بۆ دروستەکەن لەم شارەیە لە کارەساتی هەڵەبجە لە ئەنفالە ڕەنگی زەرد و سوور و سەوز و هەموو ڕێنکی تیا بووە تەنیایەکێتی و پارتی و هێزێکی تریتیان نەبووە ئەو کۆمەلگای هەمووی قوربانیە ئەو کۆمەلگای هەمووی بەشدار بووە ئەوە سیاسیەکانن ئیش لەسەر ناکۆکی کۆمەلگاکەن بۆی بەریەکەوتنی کۆمەڵایەتی دروست بکەن قسەکەی من لەوە نیە لە ناو کۆمەلگایە گرفتنی و کۆمەلگا زیندویان مردوتکە کە من قسەکان مەکەم وەکو ئەوەی ئەیڵێم لێکدانەوەی بۆ بکرێت چونکە من ئەگینا موداخەلاکەم بەڕاستی ئەگەر انحراف هەر قسەیەکی من بکرێ لەلایەن هەر بەڕێزێکەوە بەڕاستی اینجا حاڵەتێکی تر ئەفەرمێ فرسەت بە خەڵک نەدراوە ئەمە قسەکەی نەسەلمێنێ یعنی چی فرسەت بە خەڵک نەدراوە کەواتە هێزێک هەیە فرسەت بە خەڵگەیە هێزێکەیە فرسەت بە خەڵک نایە ئەو خۆی ئەفەرمێ فرسەتی بە خەڵک نەدراوە تعبیر لە خۆی بکە لە ناکۆکیەکانی بکە لە شتەکانی بکە حاڵەتێکی تر کێ کۆمەلگا هەڵە سنگێنەیە سیاسیەکان من قسەی سیاسێکی گەورەی وڵاتێنمەوە ئەڵێ لەو قوڕەی کوردستان ئەم تۆزە هەڵەسێکە ئێمەین هەموو جارێک دەسەڵاتەکان کە شکستێنن بەرپرسیارەتەکان ئەگەڕێنەوە بۆ کۆمەلگاڵێ کۆمەلگا ئێمەی بەرهەمهێنا چەپڵەی کۆمەلگا ئێمەی گەورە کرد هوتافی کۆمەلگا ئێمەی بردە دەسەڵات پشتیوانی و دەنگی کۆمەلگا بەڵام خۆ کۆمەلگا دەنگ بۆ ئەوە نایە کە تۆ جادەی بۆ پڕکەی لە چاڵ کارەبای لێ بکوژێنیتەوە دەنگ بۆ باشتر ئەیە بۆیە وەرگرتنی ئەم شەرعیەتە دیموکراسیەتە و بەکارهێنانی بۆ شتێکی ناشەرعی مەشروعیەتی ئەو دەسەڵاتداریەتیە شەرعیەتی ئەو دەسەڵاتداری زۆر باشە بەڕێزیکەڕەڤاڵ بەڵام بەڕاستی خاتو جوان بەپێی قسەکانی مامۆستا هەڤاڵ بێ باسی ئەوە کە ئەوەی کە ئەمری واقع لە کوردستانە واد لەیەکە ناتوانانی خۆتی لێ بدزیتەوە ناتوانانی شرۆڤەی کۆمەلگای کوردی بکەی بەبێ دەستێوەردانی سیاست لەبەرەوەی کە بەپێی قسەکانی ئەو بێڵێ هەمیشە کۆمەڵێ تعریفی لە قوتونراو هەیە لە لای سیاسیەکان هەر کاتێ باسی گرفت و دەردەکانی کۆمەلگاکەی پێتەڵەن ئەم واقع هەر ئەم قڕە هەر ئەم تۆزەی لە هەڵەسە تۆ ڕاتیە بەرام بەس پێشەوە مناڵم ئەو تەعقیبەم هەیە لەسەر قسەکەی دکتۆر هەڤاڵ کە باسی مجتمعی تەحویلی کرد یعنی لعلم الاجتماع كلمة تحويلي مانية المجتمع التحويلي وجودي نية احتمال هر نزيق بلا انتقالية كوا چونك أما بالفعل يعني مش عنازي بو أكم كتواني ومتى أسازور بحيادية وبابتيانا دائما باسي كوم الله سيبكم وكباسي شيء أكم لم تحليلا بفعلي بقناعته أو ألم يعني نازانم قوميتي كم هي ستشبه اتجاهي سياسي يعني خوي وكو خوي يعني بوجدان علمية وأنا كباسي أكم بس پێش ئەوی کە باسی ئەوەکەی نابێ ئەمە بیرمان چێتەوانێ ئۆپۆزیسیۆن کێیە دەسەڵات کێیە سیاسیەکان کێن مەساتە ئەگەر هاتوو ئۆپۆزیسیۆن لە ناو مجتەمەعێکا دروست بێ بەشێک نەبێت لە کۆمەڵگاکە مەساتە ئەگەر یەکێک بێت حکمی من بکات بەس بەشێک نەبێت لە من بەشێک نەبێت لە کەڵچەری من بەشێک نەبێت لە سەقافی من لە دابوونەریتی من لە عادات و تەقالیدی من ئەمە خەلەلێکی زۆر گەورە دروستەکات کۆمەڵێک دروستەکات کە ئەگەر زۆر مؤسساتیش بێ ئەگەر زۆر دامەزراویش بێ خەلەلێکی زۆر جەوهەریتایە کە لەوانەیە ئۆپۆزیسیۆن لە من نەبێت یان دەسەڵات لە من نەبێت ئەمە خەتەرە بەس ئەوەی کە زۆر لە سیاسیەکان لەوانەیە بۆی کە جوانتر ئەوم بۆ شەرح بکە بۆی کە تحلیلی ڕەنگا و ڕەنگی بۆ نەکرێمە بەستە چیە ئەگەر لە من نەبێت باش وخرا بێ لە خۆم بێ باش وخرا بێ لە هەرێمی کوردستان بێ باش وخرا بێ لە ناو سێمانی خۆیان بێ لە ناو هەولێر خۆیان بێ لە ناو پێ دوایە سیاسیەکان واقعین و ئەو قسەش
واقعية فعلا واقع معقولة هەمووی لێرە کاگڕنج مەسلەی سیاست لە ناو سیاستە سیاست سرا لەسەر مەساڵح هیچ نوع سیاستێک هیچ حرەکەیکی سیاسی دروست نابێت لە دنیاە بە دەسەڵاتی شەوانی و بۆ معارەزەشەوە ئەگەر هەڵی سوڵتە نێت نییە یعنی ڕۆبن هود نییە لە ناو سیاستە نییە مەسەن دەسەڵات بێوێت بڵێ من لە ساسە بە دوای مەساڵحی خەڵکەوە من و هیچ شتێکی تیانە بۆ خۆمیش مەساحەتێکی دیانە و بڕۆژ بە ئۆپۆزیسیۆن ناکەم کە بڵێ من بەس خزمەت گوزاریمێت و هەوڵێم بۆ خۆشگوزارانی خەڵکو بەڵام هیچم نایە بۆ خۆم وەکو سوڵتە کە تو ئەچیتە ناو عملی سیاسی وانێ هەوڵی مەقاعدەی لە پەرلەمانە هەوڵی مەقاعدەی لە وەزارەتە هەوڵی مەقاعدەی لەناو حکوومەتە هەوڵێکی ڕئیسی وزەرا بێ شەڕە لەسەرەوەیکی ڕئیسی دەوڵەت بێ ڕئیسی جمهوری بێ باشە من هەوڵێم ئاراستەی دیالۆگەکەی نێوان جەناب و کاکەڤاڵ زیاتر بەرمەوە بۆ سەر میحوەرە ئەساسیەکە بەڵام بەس تەنیا یەک پرسیاری کورتم هەیە ئەم مەساڵحەی کە باسیەکەی هەموو حیزبێکی سیاسی کێبڕکێتی لە نەتیجە مەساڵحە بەڵام مەساڵح کێ تارگێتەکە کێ خەڵکە یان گروپی ئینسانیە لە ئەمریشاندی سەر گەڕێنینەوەە بۆ کۆمەڵناسی کۆمەڵناسی تەنانە دروستبوونی کۆمەلگا لە تعریفی کۆمەلگایە کاتێک تعریفی کۆمەلگاکەین ئێمە ئەڵێن کۆمەڵێک کەسن کۆمەڵێک تاکن لەسەر ئەرزێکی دیاریکراو ئەژین کۆمەڵێک بەژەوەندی هاوبەژە نێوانیانەیە زمانێکی هاوبەژە نێوانیانە ئەگە چی چەند دیالکتێکی جیاواز هەبێت لە نێوانیانە ئەم یعنی ئللا ئەمە گروپە حیاتی اجتماعی وایە باشە با بچینەوە سەر مۆزوعەکەمان بەس بە کورتی وەڵامم بەرەوە وتە خەسڵەتەکانی مجتمعی انتقالی مجتمعی انتقالی زیندوو مردووی هەیە هەمووی زیندووە مادام ئینسانی تیابێت ئەژی هەناسە هەڵەمژێ تەنانەت ئێمە لە کۆمەڵناسیە با بڵێن کە باسی تاوانەکەین یەکێک لەو زانایە کە زۆر بەناوبانە ئێمەل دۆرکایمە کە زانایەکی فەڕەنسیە یەکێکە لە عەمودە ڕئیسیەکانی کۆمەڵناسی باسەکات ئەڵێ تاوان دیاردەیەکی تەندروستە ظاهرەیەکی طبیعیە لەبەرەوەی هیچ کۆمەلگایەک نییە لەسەر کوڕی ئەرزی کە تاوانی تیانە بێ بەڵام تۆ دواتر وەڵام بەرە بەڵام خطورەتێکی تیانی ئەگەر هەموو شتێک بکەی بە تەندروست تاوان تەندروست بێمانە ئەمە نوعێک نییە لە هەمان ئەو گەمەیی کە ڕۆژگارێک بۆ شەرعیەتدان بە سیاسەتی ئەپارتایت کرا بۆ نمونە ئیتر لەوانەیە خەڵکێک لەوانەیە گەنجێک لەم گەنجانە کە ئێستا لەسەر ئەم مێزە دانیشتون بڵێن ئەوە دکتۆرە جوان دکتۆرای لە کۆمەڵناسیە ئەڵێ هەموو شتێک تەندروستە ئیتر گەندەڵیش تەندروستە ئیتر هەموو شتێکی نامەشروعکە ڕووبات تەندروستە بەڵام دوای دەرفەتت دێمە لە بەری دەرهێنەرەکەم وڵە 2 دقەکاتی کاگوشار هەیە بۆ کۆمنتەکانی من وڵە هەر بۆ ئەوەی کە ئەم تەسەبورە لە بێنج ئەم خەیاڵە لە بێنجی کە من چیاڵێم کاتێک ئێماڵین فرسەت بە خەڵک نەدراوە مەبەسمە نەدەسەڵاتە نە ئۆپۆزیسیۆنە بەڵکەم مەجموعە کۆی ئەم شتانەیە کە پێیاڵن کوردەواری ببینە حکوومەتی ئێمە موچەخۆری خەڵک نییە نەوتی لە بەردەستە من و تو و حەسەن حوسێن دێنێت معاشیان دەدات ئیشیان پێکە ئەم کۆمەلگایە پاسیڤە بێ کۆمەلگا نەمردووە بەڵام پاسیڤە کۆمەلگا ئەمری پێکرێت دەبێ بە جەماعەت دەچێتە ناو گروپەکان یەکێک لە گروپەکان دەتوانێت ئۆپۆزیسیۆن بێ یعنی چی ئێمە لەو حاڵەتەی کە دەرفەتمان بواە بتوانین ئەزمون و هەلە بکەین لە ناو موجتەمەی خۆمان کۆمەلگای کوردەواری و مەشاکلمان لە ناو خۆمان بەدەستی خۆمان هەڵکەین کەم بووە حتا بۆ ئێمە بەریار زۆرتر لە دەرەوەی باشە تۆ کتێبێکت هەیە ئەمە بڵێم بۆ ئەم گەنجانش کە لێرە دانیشتون تازە کتێبێکی کاگوشار دەرچوە دادیان بێدادی لەم کتێبەدا لە فەستێکەمان زۆرتر لە ڕوانگەیەکی ڕەخنەگرانی کۆمەڵاتیەوە شیکاری کۆمەلگای کوردیەکەیت باسی دوو جۆر لە خەباتەکەی خەباتی سیاسی و خەباتی کۆمەڵایەتی مەبەستم ئەوەیە بە کورتی کامیانە منفەزی ئێمە کوامیانە دەواازەی ڕزگاری ئێمە خەباتی سیاسی مجرڕەت واتە بستراکتیان خەباتی کۆمەڵاتی ببی هەموو پێکەوە بەڵام سەرەکی ترین گرفتی ئەمە گرفتی کۆمەڵایەتیە ئێمە کۆمەلگامان تۆزێک ئیشی دەبێت لە زۆرتر لەسەر بکرێ کۆمەلگا کە ساڵم بێ زیندوو بێ پێکدادان هەبێ سیاست ئاسانترەکرێ نابێ بە جەماعەت بازی و حزب بازی و شەڕە دەسەڵات ئەگەر ئێمە بتوانین لەم وەزعە کە هەموو شتێک بە دەستی حکوومەتە دابەزین بەڵکو شت بڕاتە دەستی خەڵک حکوومەت جێبەجێکار بێ هەموو شتەکە زۆر باشە بەڵام دوای ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە سیاست بڵین کۆمەلگای کوردی هەر بە پاسیڤی لەدایک بووە یان خۆ ئەبێ نەتیجەیەک هەبێ فعلێک هەبێت دواتر جواب بەرەوە سەکاتی کاکەڤاڵە بەڵێ دیار ئێمە ئەزمموی نووسرا و تاقیکراوە کە زانستی دروست کردووە
زانست شتێک نییە لە پاکەتێکە دامان نابێ ڕاستەیە بێ بەکاری بێنین ئەزمونە لە پێش ئانووسێتەوە کە تاقی کرایەوە هەمان ئەنجامیایە بێ بە زانست ئەوێ بە شتێک باگەر نەتوانرا هەنێکی تر کردی وەکو توێرە مێنێتەوە میتۆدێکی دیاریکرا بۆ بەکارهێنانی نابێ بۆ ئێمە کورد ئەندام نیە لە نەتەوەی گرتوەکان نابێ بڵین لە ڕووی زانستی ئەو مادەم هەر کەسێ ئەندام نەبێنێتەوەی گرتوان کەواتە وڵات نییە کەواتە ئینسان نییە کەواتە نییە ئێمە هەین بەڵام ئەندامیش نین ئێمە ئیستا لە دنیای خوارە شتێکی وای بە تۆ تووە مەسەڵەن ئەوەندە قسەکانی دوور خستبێتەوە لە واقع بەڵێ کە ئێماڵین مجتمعی انتقالی و مجتمعی تەحویلی مجتمعی انتقالی هەتاکەی ئەمە قسەیەکە و دەسەڵاتانەیە لێ بۆ منە پێناسە بۆ کۆمەڵ دکتۆر فەرمووی زمانی هاوبەش زەوی هاوبەش بۆ نمونە مێژووی هاوبەش ئەم پێناسەیە تەواو بوو چی لە کوردێکەکەی لە سویدە ئەڵمانیا بەقە هەرێمی کوردستان کوردی لێە سوید بەقەت هەرێمی کوردستان کوردی لێە ئەوە نەما زمانی هاوبەش و مێژووی هاوبەش ئەوە نەما شتێک ماوەتەوە ئینساد ڕیگن لە 1964 باسی گلۆبال سکیوریتیەکە باسی ئەمنی گردونیەکە باسی ئەوە کابێ ئینتیمای گردونیمان هەبێ بۆیە دەوڵەت لە سەردەمی جیهانگیریە ئەو مەفهومەی خۆی لە دەستداوە کە لە کتێبەکانە هەن و بە تەلەبەکانە وترێنەوە چونکە معنای ئەوە ناگەێنێت چی لەو هەموو کورداکەی زۆربەی سەکردە سیاسەکانی ئێمە جنسیە وڵاتیان نییە بەڵام حکومیە ماکەن جنسی وڵاتێکی بیانیان هەیە ئەی ئەوانە ئینتیمان چۆن ئەیتەوە چۆن یانەوە ناوم کۆمەلگایە کە لی چوونەتە دەرەوە کە وڵات کۆمەلگان ناشرین کردو بۆی جنسیان بدرێتێ ئیسا حکمی کۆمەلگان ناشرینەکەکەن اینجا لەبەرەوە ئەوە بەڕاستی ئەبێ ئێمە ئەگەر تەجریدیکەی من سپۆرەکەم کۆمەڵاسی نییە دۆستایەتی و ئاشنایەتی و دراوسێتیم لەگەڵی هەیە بۆ یەگەر داوا لە من بکرێ بێم شیکردنەوەی زانستیانە بۆ ئەو بکەم وەکو دەرسێک لە محازەرەیە زۆر ئاسانە ئەوە بڵێم بەڵام دوجار لێکەوتە کۆمەڵایەتیەکان کە لە دەرەوە لەم دانیشتە چوینە دەرەوە نین بارودۆخەکان بەوە نین بۆیە تەنیا بە توێرکردنی شتەکان مارکسێت لە توێرە هیچ عیبی نییە میتۆدە دینیەکان لە توێرە هیچ عیبیان نییە ئەلمانیت لە توێرە هیچ عیبی نییە بەڵام کەیتە ممارەسەکردنەوە هەمویان عیبیان پێ دوایە دوو کەس لەسەر مێزەکە لەگەڵە دانیشتون پێ دوایە قسەکانی ئەمانە بەس تەنیا قسەکردنێکی تیۆری مجرڕەت بوو و هیچ کۆمەکی بە شیکردنەوەی ئەم واقعانە کرد بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵام بەرەوە بینەرانی بەڕست پاش پاسێکی کورت دەگەڕ